الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. مزگەوتی کۆنی دارەتوو یەکێک لە کۆنترین مزگەوتەکانی ناحیەی دارەتوو لە بەردەڕەش کە لە ساڵی 1805 دروست کراوە. واتە مێژووی دروستکردنی ئەم مزگەوتە دەگەڕێتەوە بۆ نزیکەی 220 ساڵ بەر لە ئێستا. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. خۆل و خش دروست کرا بەس دائما هەر خاوینە و سیمایەکی جوانی هەیە. مێژووی مزگەوت لە خاچی کورد سێشەممە کاتژمێرنەوە